خۆی لە ڕاستیە ئەگەر بین سێری ئەزمموی حکمڕانی لە هەرێمی کوردستاندا بکەین زۆر جار بە زۆر بیان و جیاوازەوە پرۆسە گرنگەکانی پەک خستۆ بە تایبەتی پرۆسی پەروەردە و فێرکردن کە چەندین ساڵە تووشی کێشە و گرفت بووە و ئەم ساڵش بە بیانی کۆرۆناوە ئەم دەرگای قوتابخانەکانیان داخست بەڵام بەداخەوە دەبینین هەنگەکانەوە شەوی سەری ساڵوە بۆنە حیزبیەکان ئەمانە هەمووی زۆر لە قوتابخانەکان قەرەباڵەخترن و بەبێ ڕەچاوکردنی هیچ ڕێنمایەکی تەندروستیش کەواتە یەکێک لە هۆکارەکان ناڵێن هۆکاری سەرەکیە بەڵام یەکێک لە هۆکارەکان کۆرۆنا بوو بەڵام هۆکاری سەرەکی بەڕای زۆربەی موچەخۆران و چاودێرانش کە باسی لێ دەکەن بریتیە لە گرفتی ئابووری لە هەرێمی کوردستاندا بریتیە لەوەی کە حکوومەت موسان نەیتوانێت موچە دابین کات بۆ موچەخۆرانی خۆی و بەتایبەتی کەرتی پەروەردە بۆیە کەرتی پەروەردەی ئیفلیس کردووە ئەم منداڵانەی کە ئێستا لە خوێندنگەکان دابڕاون هەمووی منداڵی مامۆستا منداڵی فقیرە منداڵی خۆ منداڵی دەوڵەمەندەکان لە خوێندندا نەبڕاون منداڵی بەرچەکان لە خوێندندا نەبڕاون منداڵی فقیرەکان لە خوێندندا بڕاون بۆیە ئێمە لە خەمی ئەوەنداین بەڵام بەداخ حکوومەت هەرێمی کوردستان لە خەمی منداڵەکان نییە حەزەکەیت قوتابخانە بکرێتەوە؟ بەڵێ. بۆچی؟ بڕۆم بڵێ مامۆستاکانم لەگەڵ هاوڕێگانم بتوانم ئاوا سوود وەرگرم لێیان ئەگەر من تەڵبێکی تۆزە خراپم بەس خۆم خراپم نیم هەموو جارە نابەهێنم زۆر باش ئاوا موچە بدەن و ئاوا هەموو شوێنەکان چاکۆکەن ئاوا مستەقبەلم فەوتێ ئەوە یەک دوو ئەوە هیچ خوێندکارێت تێناگێت و ئیسە پرسیارێکی لێکەن هیچ ناڵێت چونکە هیچ نازانێت بۆ ئەوانش ئێستا ئێمە پەلە ناکەین لەو کار بەڕێزەوە کە خالی دانین تا دانانی گیری نوێ جا ئەبێ خۆشی کامل تەفەڕۆکە بۆ ئیدارە دێتەوە و نەسیحەتی ئەوەی پێی سەردە لەم هەفتەی ڕابردوو لە داهاتووشدا کۆبوونەوەی چڕوپڕ هەیە لەلایەن وەزارەتی پەروەردە ئەنجومەنی وەزارەتی پەروەردە لەگەڵ لیژنەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنای لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی بۆ ئەوەی بەڕەچاوکردنی بارودۆخی تەندروستی بڕیار بدرێت کە ساڵی خوێندن لە مەترسی فەوتان قوتار بکرێ بۆیە وا بڕیارە لە دوایی تەواوبوونی ئەم پشووە وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار بدا لە سەرکردنەوەی دەوام دیارە بەڕەچاوکردنی ئەم دۆخە تەندروستیە و حاڵەتی تەندروستی و بەڕەچاوکردنی دۆخی بژێوی مامۆستا بەڕێزەکانیش بۆیە لە ئێستادا چاوەڕوانیەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار بدات لە سەرکردنەوەی دەوام بۆ ئەوەی ساڵی خوێندن لە مەترسی فەوتان ڕزگاری بێ حکوومەتی هەرێمی کوردستان و وزارەتی پەروەردە لە ڕێگەی با بڵێن پلاتفۆرمێکەوە لە ڕێگەی لینکێکی ئەلکترۆنیوانێ دەوامی کردبوو بە شێوازی ئەلکترۆنی بە شێوازی ئۆفلاین و ئۆنلاین بەڵام ئەوە دیارە ئەمانجی خۆی لە 100% نەپێکی و ناشی پێکێ چونکە پێمان وایە پەروەردە دەبێت ڕاستەوخۆ بێ بۆیە دەوامکردن وای لێ هات ئەگەر بڕیار درا دەوام بکرێتەوە دیارە وەزارەتی پەروەردە بۆ خۆی پلانی هەیە لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەکان و سەرپەرشتیارە بەڕێزەکانە لە ئێستادا لە سەروبەندی ئەوەی کەی دەوام دەست پێ بکاتەوە و ئەو فترەی کە هەمانە بە ئیزافەکردنی فترەی چەند هەفتەیەکیش لە فترەی پشووەکە بۆ دەوام ماوەی چەند ڕۆژێکمان دەست دەکەوێت دیارە لیژنەی پێویست لە لایەن سەرپەرشتیارانی بەڕێزەوە منهەجەکان تەقلیز دەکەن بۆی هەوڵ بدەین ساڵی خوێندن لە ماوەی 100 ڕۆژ زیاتر لە 100 ڕۆژێکە بۆ ئەم ساڵیش بەداخەوە بە شێوازێکی نائاسایی کۆتایی پێبێن نیعی دەوامەکە ئەگەر بریاری دەوام بکرێتەوەی حکوومەت ئەسعدادیەوەی هەبێ دەوامەکانی خوێندن واڵا بکە بە ڕووی قوتابی خوێندکارە ئاسانە شێوازی با بڵێن میکانیزمی داوام پێکردنەکە بەڵام ڕێگریەکانی تر ئەگەر تۆزێک کێشەما بۆ بنێتەوە ئەویش یادار حکوومەتی هەرێمی کوردستان لەو ڕۆژەوە کار ئاسانی بکە هەم بۆ مامۆستایان هەم بۆ خانەوادەی قوتابی خوێندکارە هەم بۆ قوتابان و خوێندکارانی